بۆیە فەرمێتی نساؤكم حرث لكم أو أكاب سكاتي بۆ بێژن کێڵگە بۆ کێڵگە خراپە بۆ کێڵگە نەبووە یاسە تۆ نەتۆپی بی لە برسا ها پارو هەبوو بیخۆی نەبوو بیخۆی ئەی حەچی بەروو بووم و بەرهەمە لەکوێ بەرهەم دێ لە کێڵگە بەرهەم دێ کێڵگە شوێنێکی پیرۆزە چونکە ڕزق و ڕۆزی و بەرووبووم و خەڵقی تایە ڕزقی ئەڵڵا جەل جەلالوه شوبهاندوێتی بە کێڵگە بە هۆکاری بەردەوامبوونی ژیانی شوبهاندووە ئاەتەکە نەک سوکایەتی پێ بکە ئەڵێ ئافرەت هۆکاری بەردەوامبوونی ژیانە بەڵام ئەمان چونکە خۆیان هیچ بەرهەمێکیان نەماوە بۆ کۆمەڵگە دێن ڕەخنە لەو ئاەتاگرن خۆیان کێڵگە نین بێ بەرهەمن بۆ مرۆڤایەتی بۆی ڕەخنەی لێگرن بەڵام ئەو ئافرەتانی کێڵگەن بۆ مرۆڤایەتی و بەرهەمی مرۆڤی گەورە گەورە ئەهێنن پیاوی چاک ئەدەن بەدەسەوە ئەمانە کێڵگەن و شانازیشی پێوەکەن بەعیبەشی نازان نساؤكم حرث لكم کێڵگەن بۆتان کێڵگە وەکی ترکە گەنم و جۆ و دانەوێڵەی تیار وێنرێ و تۆی خۆی بەم ڕۆژگارە خراپە ها جێگایەکی پڕبەرەکەت نییە بە بەرهەمت ناداتێ ژیان بەهۆی ئەوە بەردەوام نییە دەبا زەرعەت نەمێنێ لەسەر زەوی ژیان بەردەوامە بێ ها بەردەوام نابێ ئەی موشریکی عەلمانی تۆ بۆی ئەماکەی بەعیبە ئەمە ئاەتە ئافرەتی شوبهاندووە بەوەی کە ئەمە هۆکارە بۆ بەردەوامی ژیان بۆ بەردەوامی مانەوەی نەوەکانی ئینسان بە پیا و ژنیشەوە یعنی پیاویش بەهۆی ژنەوە ماوەتەوە ئاەتەکە وات پێ لە تۆ هێشتا بێ ڕەخنەی لێ بگریت و وا قسە بکەی کە ئەمە ئاەتە سوکاتی بە ژن کردووە کە ئەو پەڕی گەورەی گێڕاوەتەوە بۆ ژن یەکەم ئەمە ژنی خۆتە بەزەوە بۆت حەڵاڵە بۆت نییە بڕی بۆ لای هەمووی جا ئەوان حەزەکەن مەفتوح بن بۆ هەموو کەسێ بۆیە ڕەخنەی لێگرن حەزەکەن مەفتوح بن بۆ هەموو کەسێ چونکە یەکێ لە بەندەکانی یاساکەیان ئازادی سێکسیە و ئافرەتە مەفتوح بێ بۆ هەموو کەسێ ئاەتەکەش دژی ئەو بەندەیانە دووەم لە پاشەوە ناچیتە لای هەر لە بەندێکی تری ئازادی سێکسی ئەوەی بۆ هەیە چۆن تاملەیەکە بینن با ببین خۆیان لە پاشەوە چوو ئەوان وە خۆیان گوێ نانەوە ئەوانیان پیاساییە سێمیشیان بە هەمان شێوە ڕێز لە ئافرەتە گرێ کە ئەمە بۆ دروستکردنی مناڵە نەک بۆ چێژێک لێی ببینی و دواتر فڕی کە چێژەکەی یانەما بڕی بۆ دانێکی تر و بڕی بۆ دانێکی تر ئەمە بۆ دایکایەتیە بۆی بەرهەمت پێ با مناڵت بۆ پەروەردەکە پیاوی پیاوانت بۆ بخاتەوە ژنی ژنانت بۆ بخاتەوە بۆی بەڵام ئەو نە پیاوی پیاوانی پێخرێتەوە نە ژنی ژنانی پێخرێتەوە نە بەرهەمی پێدرێ بەم کۆمەڵگا بۆیە دێ دژی وەستێتەوە ناحەقی نییە ئینسانی ساقط لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانی ساقط لە ڕووی خێزانیەوە ئینسانی ساقط لە ڕووی عەقلیەت و ئەخلاقەوە ئەبێ ڕەخنە بگرێت لە ئەخلاق و لە عەقڵ و لە کۆمەڵگا و ڕەخنە بگرێت لە خێزان و خانەوە دەشتەنانەت کە یان بینی پیادێن لەمە بڕۆ بۆ تەواوی ئاەتەکان کە ئەمانە ڕەخنەی لێگرن بۆ ڕەخنەکانیان بۆ ئەگیرێ ئەسڵەن لەبەرەوەی خەڵک جاهیل و نەفام و نەزانە بە دینەکەی خەڵک نەزانە بە دینەکەی ئەم سەردەمەش سەردەمی بەرزبوونەوەی علمە رسول الله صلى الله عليه وسلم فرميتي دجال درناتي ليك حالتان بيه في خفة من العقل وإدبار من العلم لرواية من الدين دجال كاتي درجة كعقلي خلقي سكب عقلي خلقي سكب يعني شيء عنده هوارز وكاني كيوكو أجل ليه وعلمي كما بيته علمي شرعي لسر زوية أجر تو علمي شرعي تبينيا أجداري دينك دني بجواني تۆ بە شوبهەی ئەمانە دۆش دامێنی تو جواب بپێنەمێنێ ئەی شوبهەکانی دەجال چی وەڵا دوای خۆی دەخا وڵی دوایەکەوی یەکێکی لە ئەتباعەکانی ئەو بۆیە لە نان و ئاو عیلم زیاتر پێویسترە بۆ تۆ چەنێ بە دوای نان و ئاوەی دوو ئەوەندە بە دوای زانستەوە بەوە چونکە بەڕاستی ئەم شوبهانە کە تەڕح ئەکرێ تەماشاکەی یعنی ئەم شوبهەیە بڵاوەکرێتەوە بۆ نمونە لەسەرم ئاەتە چیت 1000 کۆمنتی لەسەرە جوابێکی معقولتیانی جوابێکی دروست و لە شەرعەوە هەڵقوڵاویتیانی بۆچی خەڵگاگەی لە دینەکەی نییە و تووشی خیفەتی عەقلیش بووە بە عەقلیش ناتوانێت جوابێکی معقول باتەوە بۆیە زۆر نزیکە دەجال دەرچێن و نوێنەرەکانی لەسەر زەوی بە تەواوی ئامادەکاریان کردو و خەڵکێکی زۆر ئامادە بووە بۆ شوێن کەوتنی جا بۆیە وریای خۆت ببڕۆ بە دینەکەتە